ورحمة الله وبركاته. عليكم السلام. فرموا فرموا. عليكم السلام. فرموا. الله وبركاته. الله وبركاته. شكوية حوالي صحتك وعلى سلامة السلام. فرموا. فرموا. زوري عكيادي وزوري هذا والله السفر كان بالضبط ناقع زور بخير خەمخۆری منتیقی لە هەموو کوردستانی ئەنجومەن هەبە شان بەشانی حکوومەتی لەوەی کە ئەنجومەن بتوانێت نەباتی خەڵک بێتە سەرزادە و خەڵک لە سەربازی بگوشتە لە باتی خەڵک دیفاع ناخوێنی بکە ئەو ئەنجومەن نەتوانی بە داوای پرۆژەی باش بکاتن بەس ئەو بەداخەوە دیارە ئینشاڵڵا شەبیتە خێر و چکاڵی بەفرەخات باران هاتەوە خێر بەرەکەت نیشن لە سۆرا بەڕاستی و هەر لە زەنابتان و لەق و مەڵبەند و دام دەستگاکانی قایمێت و شورتە و محکەمە هەموو دەستخۆشی بوو بەڕاستی لەو شارەکە و لەو هاوخەمی لە کوردستانی گەنجەر بگوشتێتن یان هەر لە کەسێک بکرێتن یان کەسێک دڵی بێشیتن یان خۆی کوردستانی بەشی خۆی بەخەمین بەڵام دیارە لە باڵەکانیەوە دەستی پێ کرد ئینشاڵڵا خێریشی تێدا بیتن ئەمە شەو ئەنجومەنە بەڕاستی لە باتی خەڵکی باڵەکاتیاتن دەستخۆشی لە شارەکەی زەنابتانەکەین و لە هاوخەمی باڵەکاتی نوێژی زۆر جوانی پیشانی کوردستانیدا کە لە ئاستی خوێندا بەڕاستی بێدەنگێنین ئەگەر لە ئاستی خزمەتگوزاریش بێدەنبین لە ئاست هەموو شتێک ئەمەش لەلای خۆمانە وەکو مەڵبەند بەناوی خۆمانەوە برا بەڕێزانە تەنانەت بەناوی مامۆستا مەڕوانیش کە لێرە نییە ئەو منطقی و عەقلانەش تەعامل لەگەڵ هەموو ڕووداوەکان بکەین لەبەرەوەی ئەمە یەکەم ڕووداونیە و دوان ڕووداویش نابێت سایە ئەگەر بێت یاساش قەت بێت بکرێت شتێکی باشە بەڵام ئەگەریشی بە یاسا نەکرێ ژیان و دنیا دەبێتە شەوە زەنگ و کۆمەڵە کارەسات و ڕووداوی جڕندەی لێ دەکەوێت هیچکی وا دەبی یعنی وەک دەڵێ وەک قانونی غابات القەوی یەأکل الضعیف زۆر جار بەهێزەکە بێهێزی دەخوا بەڵام بە هەر حاڵ هەموو گرتبوونەوەیەک کە گرتبوونەوەیەکی ئیجابی بی لەسەر بڵێن حەق هاوکاری یەکتر بکەین بینە جواب بۆ یەکتری ئەمە بە شتێکی باشی دەزانێت ئەمە بەڕاستی